بابەت داواکاری ئێمە قوتابیانی ناڕازی زانکۆی پۆلۆتەکنیکی هەولێر و پەیمانگەی تەکنیکی هەولێر داواکاری خۆمان ئاراسی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی وەزارەتی خوێندی باڵا و سەرۆکایەتی زانکۆی پۆلۆتەکنیکی هەولێر دەکەین بەوەی پێنەدانی دەرماڵەی زانکۆکەمان بۆ مانگەکانی 9 10 و 11 و 12 ساڵی 2022 کە بەهۆیەوە قوتابیانی زانکۆکەمان بە بارودۆخێکی سەخت و دژوارە تێپەڕن سەرڕای دابەشکردنی دەرماڵەی لە زانکۆکانی دی شاری هەولێر. هەروەها داوا دەکەین بە زیادکردنی ژمارە بەشە ناخۆیەکانی کچان و کوڕانی زانکۆکەمان کە بەهۆی زۆری ژمارە قوتابی لە ژوورەکان هەروەها کەموکوڕی لە پێداویستی نێو ژوورەکان وای کردووە خوێندن و ژیانی قوتابی دەرەوەی شار ئەستەم بکات. ئەم بارودۆخەش لە ماوەی ڕابردوو بەهۆی داخستنی چەند بەشە ناخۆیەکەوە دروست بووە. هیواداری نەزووترین کاتدا وڵامێکی جیدیمان بدرێتەوە هەروەها لەگەری وڵام نەدانەوەمان ڕێکاری ترەگرینە بەر. شەناوخۆیەکانمان زۆری ژمارەی قوتابیە کە پار بەهۆی نۆژەنکردنەوەی هەنێک لە داخلیەکان ئەم کێشەیە دروست بوو ئێمە پار سەبرمان گرت ئەم ساڵیش دیسانەوە وا بەردەوام و وا دیارە هیچ نیەتێ نییە بوو ئەوەی کە ژمارەی داخلیەکان زیاد بکەنەوە لەو ژوورانەی کە ئێستا ئێمە تیاین پێویستە 4 نەفەر ماکسیمەم 4 نەفەر بێت بەڵام ئێستا بۆی بە 6 نەفەر پار بم شێوە بەڕێمان کردووە ئەم ساڵیش دووبارە بێتەوە بەڕاستی شوێنی خوێندن و شوێنی ئەشیامان نەمەوە تەنها ئەبێ وەکو ئوتێلێک تەنها شوێنی خەوتن بێت و نان خواردن و چوونە دەرەوە و دەرس خوێندنمان هەمووی لە دەرەوە بێ هیچی لەناو داخلیان نەبێت بەو شێوەیە ئێمە توانین لەناو داخلانە ئێستا تیا بوێنینەوە جگەلەوەش کە کۆمەڵە کەم و کوڕی ترمان هەیە کە چەند ساڵەکە هەر بەڵێنی ئەومان پێدەن کە کۆمەڵەکانمان بۆ چارەسەرەکەن بەڵام هێشتا وەکو پێویست چارەسەر نەکراوە.